ڕۆژی دامەزرانی کۆمەڵی ژێکاف دەبێتە مەبنای دامەزرانی حیزبی دیموکراتی کوردستانیش. من پێم وایە حیزبی دیموکراتی کوردستان درێژکراوەی ژێکاف نییە. لەو دەقەوە کە قازی محەممەد چووە ناو ئەم پارتەوە و پارتەکەی گۆڕی بە پارتی دیموکراتی کوردستان توانی لە ماوەی 3 مانگا حکوومەتێکیان بۆ تەشکیل بکە و بە حەدی ئەقەلی کەرەستەوە حەدی ئەکسەری کاریان کردووە. پێشوا قاز محەممەد حەج بە شەق ئاسپێرە و بەست دروستکردنی کابینەیەکی تازە حەج بە قساتێکی ئاینی کۆمەڵایەتی ناسراوی ناوچەی مقداری هێنان بووە. لە ڕاگەیانی مەشروتەی ئێرانیە ساڵی 1905 کورد بە حکمی دواکەوتوی خۆی بە حکمی باڵادەستی سیستمی خێڵەکی و ئاغایەتی و کولتورێکی درێژی ساڵەهای ژێردەستی بێگانە و بڵاوبوونەوەی نەخوێنەواری ئەمە کارێکی کرد کە کورد نەتوانێت کاریگەرێکی دیار و بەرچاوی هەبێ لەو ڕاپەڕینە گرنگی ئێرانە و بتوانێت ئامادەجیشی نەتەوەی بە تایبەتی لە تارانە هەبێت. دواتریش لە هاتنە سەرکاری ڕژێمی پەهلەوی و دەسەڵات بەدەستەوەگرتنی کەسێکی بەهێزی وەکو ڕەزاخان ئەمە کارێکی کرد کە بەدەستێکی پۆڵاین ناوچە جیاجەکانی ئێران کۆنتترۆل بکە و کەم و زۆر ڕێگای هیچ سەرخرێ و بزیێویەک لە ئێرانە نەهێڵێتەوە. بەڵام سەرباری ئەوژە بینین ئێمە لە ساڵانی 20 سەدەی ڕابردووە جوڵانەوەی سمکۆمان هەیە. جوڵانەوەی سمکۆش جوڵانەوەیەکی سەرتاسەری نەبوو بەڵکو کەم و زۆر لە ناوچێشی جوگرافی دیاریکراوە قەتیز بوو و جوڵانەوەکە هەندێک جار سەرکەوتنی هەبوو زۆر جاریش تووشیش کەس بووە و ئەبینین پچەرێک لەو مێژوە هەیە تا کوژرانی سمکۆ لە ساڵی 1930. دکتۆر قاسملۆ دەربارەی خۆشببوونی زەمینەی دامەزرانی کۆمەڵی ژێکاف نووسیوێتی کە شەڕی دووەمی جیهانی دەستی پێکرد ڕەزاشا بەرەبەرە خۆی لە ئەڵمانی نازی نزیک کردەوە و وەزعێکی ئەوتۆپێک هات کە ئێران بوو بە مەیدانی هات و چۆ و نفوزی جاسوس و پیاوەکانی ئەڵمانی هیتلەر. پاش ئەوە کە ئەڵمان لە هاوینی ساڵی 1940 زاینیدا هێرشی کردە سەر یەکێتی سۆڤێتی بەکردەوە جەبهەیەکی گەورە لە دەوڵەتە گەورەکان لە یەکێتی سۆڤێتی و ئەمریکا و ئینگلستان دژی ئاڵمان و ئیتالیا و ژاپۆن کە وڵاتانی میحوەر بوون پێک هات. پاژوتوێش ئەم سێ دەوڵەتە ئێرانیان بۆ ئەوە هەڵبژارد کە هەم نفوزی ئەڵمانی نازی لەم وڵاتە خاشە بڕ بکەن و هەم لەوێڕا بتوانن یارمەتی و بە تایبەتی چەک و تەقەمەنی بۆ یەکێتی سۆڤێتی بنێرن. بۆ ئەوە بڕیاریاندا لە ڕۆژی سەی خەرمانانی ساڵی 1320 کە دەکاتە 25 ئوتی ساڵی 1940دا لەشکری سوور لە شیمالەوە و لەشکری ئەمریکا و ئینگلیس لە جنوبەوە ئێران داگیر بکەن. ڕژێمی دیکتاتۆری ڕەزاشا نەیتوانی بچووکترین بەرەبەرەکانی بەرامبەر بەهاتنی لەشکری هاوپەیمانەکان بکا و تێک ڕووخا. کۆنتترۆلی جنوبی وڵات کەوتە دەست ئینگلیز و ئەمریکا و کۆنتترۆلی شیمال کەوتە دەست یەکێتی سۆڤێتی. بە تێکچوونی دیکتاتۆری ڕەزاشا هێندێک ئازادی دیموکراتی لە ئێراندا پەیدا بوو، حیزب و ڕێکخراوە سیاسیەکان بوژانەوە و پەرەیان گرت. ئەو کەسانەی کە بەهۆی تێکۆشانی سیاسی کە پێشتر دە حیزبێکدا بوون بە نێوی حیزبی ڕزگاری کوردستان ئەوانە دەواقعدا تەبعید کراون بۆ شارەکانی دووری ئێران. ئەوانە گەڕابوونەوە ئیدێک ئینسانی نخبە و ئینسانی فامیدە و خوێندەوار بوون. سەریان بە سەرێکی هۆنا و باسی ئەوەیان کرد بوو کە باشە لەو جەوە بۆ کەرەک وەرنەگرن. هەژار لە یاداشتەکانیدا بە نێوی چەشتی مجەور دەڵێ
لە پاش قەومانی شەهریر و هاتنی ڕووس بۆ مەڵبەندی موکریان ئەفسەرێک لەلایەن کۆمەڵی هیوای کوردستانی بەردەستی عێراقەوە هاتوتە سابڵاغ و دەوێت کەسێک پەیداکە کە گوێ لە ئامۆژگاری بگرێ. چەند ڕۆژێک لەم و لەو پرسیار دەکا، پێی دەڵێن زەبیحی دەم لەو مەسەلانە وەردەدا. زەبیحی حوسێنی پێدەناسێنێ و چەند کەسیش ساز دەدەن کە گوێ لەو ئەفسەرە کە ناوی میرحاجە بگرن. 11 کەس لە باغی سیسەی سابڵاغ دەگەڵ میرحاج کۆ دەبنەوە لەسەر ئامۆژگاری ئەو حیزبی ژێگاف دادەمەزرێنن. سوێندنامەکەی دەنووسنەوە. پرۆگرامی حیزبی هیوا بە تۆزێک دەستکاریەوە دەکەنە پرۆگرامی ژێکاف. حوسێن فروهەر، زەبیحی، تەوحیدی مەلا نەجمە، ئیمامی، محەممەدی نانەوە، قادری مودەڕیسی، محەممەدی یاهوو، شاپەسەندی، محەممەدی سەلیمی، قاسم قادری و خاڵە مەلای داودی 11 کەسی بناغەدانەر بوون. لەوێدا لەسەرەوە ساغ دەبم کە کۆمەڵەی ژێکاف کە ئەویش دوو عیبارەتی هەیە، کۆمەڵەی ژێکاف، کۆمەڵەی ژانەوەی کورد کە من لە مامۆستاکانم وەک ئەوەم دەبیست، یا ئێستا بۆتە مستەلا دەڵێن کۆمەڵەی ژانەوەی کوردستان. لە ڕوانگەی منەوە کۆمەڵەی ژانەوەی کووردە، چون کوردستانەکە لە جێ خۆی بوو، ئەوە کورد بوو کە حەقی قسەکردنی نەبوو، حەقی لیبازبەرکردنی نەبوو، حەقی هیچ ئازادیەکی لە حقیقەتدا ئیبتیدایی کە لە مافی جاریگردووندا دوایە باسی هاتۆتە گۆڕێ نەی بووە. بۆیە من پێم وایە هەر ژیانەوەی کورد دروستە. لەوێدا ئەو قەرارەکەدا دەدەن لەسەر ئەو ئەساسەوە بکە و دەست دەکەن بە فعالیتێکی زۆر وەسیع و بەربەڵاو. لە ماوەیەکی کەمدا لە خودی شاری مەهابادێ ئیدەیەک ئەندامی زۆر جێباوەڕ پەیدا دەکەن. ڕسمی ئەو دەمی ژوا بووە هەر کەسێکی کە زەمینەی تێدا دەبینن بە کوردێکی ساغی دەبینن، ئەو ئینسانە بانک دەکەنە جێگایەک وە لەوێ بە تەواوی قسەی لەگەڵ دەکەن. ئەگەر ئامادەگی هەبوو بێت ببێتە ئەندام لەوێ سوێندیان داوە. لە بەشێکی تری چێشتی مجەویردا هەژار دەڵێ، جارێک کە چوو بوومە شار وەک هەموو جار بەر لە هەموو شت زەبیحیم دیتەوە. منی وە شوێن خۆیدا و بە کۆڵانێکدا ڕۆشتین. چووینە ماڵێک، تەرزی لە دەرگادان جۆرێکی نەئاسایی بوو. زۆر زوو یەکێک کە نەمناسی بردمیە ژوورێک. مێزێک پشتەماڵێکی بەسەر هەڵکێشراوە. قورعانێک بە ئاواڵەیی پاڵی بە دیوارەوە دراوە و لەسەر مێزەکە چەقاوە. ئاڵایەکی بە دروشمی ڕۆژەوە لە دیوار دراوە. خەنجەرێکی ڕوت بە قورعانەکەەوە هەڵپەسێراوە. پەڕەکاغەزێک بە نووسراوی لەسەر کەناری مێزەکەیە. کابرا گوتی ئەوە بخوێنەوە و هەموو جار دەست بە قورعانەکەدا بدە. ئەگەر لەو سوێندنامەیە لادەی خوێنت بەو خەنجەرە دەڕژێ. لە سام و عیبەتی ئەو دیمەنە دەلەرزیم. زۆری شانازیم بە خۆم دەکرد کە شیاوی ئەم باوەڕم. سوێندنامەکە 7 بەند بوو. بەداخەوە بە تەواوی لەبیرم نەماوە، بەڵام تێیدا بوو کە بە قورعان و ئاڵای کوردستان و شەرەفم سوێن دەخۆم لەمڕەوە بەدڵ و بەجان بۆ ئازادی کوردستان تێدەکۆشم و تامردن قسوور ناکەم. هیچ بەرژەوەندیەک وە پێش بەرژەوەندی خزمەت بە وڵاتەکەم ناخەم. برای حیزبیم بەقەت خۆم خۆش دەوێ، هەتا مردن بە زمان، بە قەڵەم، بە ئیشارە و بە هیچ جۆرێ خیانەت بە حیزب ناکەم و ڕاستی لێ ناڵێم و ناوی نهێنی ئەندامان لای کەس نادرچێنم. لە دوای سوێند خواردن دەستی نایە دەستم و بردمیە ژوورێکی تر کە لەوێ پتر لە 10 کەس لاوی کورت دانیشت بوون. گوتیان ناوێکی نهێنی بۆ خۆت هەڵبژێرە و ژماری ئەندامەتی 20. هەژارم بە ناوی نهێنی بۆ خۆم هەڵبژارد. زۆر شەوان لە خۆشیان خەوم لێنە دەکەوت. ژێکا بۆ خۆی بەدیوێکە بیر و بۆچوونێکی چەپی هەبوو لە ئەنگریەوە بۆ کە هەژار و خەڵکی چەساوی کوردستان بگاتە ڕادەی شوواکە باری گوزەرانی باش ببێ و بگاتە ڕادەی خۆشگوزەرانی و ئاسی ژیانی بەرز ببێتەوە. بەدیوێکی تریشە ژێکا بۆ خۆی ڕێکخراوێکی کوردستانی بوو. کوردستانی بوو کە باوەڕی بەوە هەبوو کە کورد ڕاستە لە هەلومەرجێکی نەخوازراوە وڵاتەکەیدا بەش کراوە، بەڵام کورد هەر یەک میلەتە و مەسەلەکەی هەر یەک میلەتە. لەبەرەوە کەم و زۆر کە تەماشای پێڕۆ پرۆگرام و گۆڤاری نیشیمانی ئۆرگانی ئەو ڕێکخراوەکەی ئەبینی بیر و بۆچوونەکانی زیاتر کوردستانیە و لەگەڵ دروستکردنی دەوڵەتی کوردیە بووە.
لە بەشێکی تری چێشتی مجێویردا هەژار دەڵێ مانگی جۆزەردان بوو دوێنەی جۆ لە دەوری بۆکان دەستی پێکرد بوو حیزب ناردی چوومە سابڵاخ دەگەڵ میرزا قاسمی قادری و زەبیحی کە دەبووینە سێ کەس گوتیان دەبێ بچنە دزەی مەرگەوەڕ دەگەڵ نوێنەرانی حیزبی هیوای کوردستانی عێراق گفتوگۆ بکەن و هەر قەرارێک ئێوە بیدەن ئێمە پێڕازین بۆ نیۆڕۆ لای عەبدولقادری کوڕی شێخ عەبدوڵڵا لە گردووان بووین و ئێوارە چوینە ڕەشماڵی ماڵی شێخ لە دزە نوێنەرانی هیوا شێخ عوبەیدەڵڵای زینوێ سەید عەزیزی شەمزینی کە ئەفسەرێکی عێراق بوو سەعیدی کانیمارانی ناوێکیش کە تازە لاوێک و خوازراوی شێخ عوبەیدەڵڵا بوو دەگەڵیان هاتبوو چەندین کۆبوونەمان پێکەوە کرد و لەسەر 12 نوختە پێک هاتین کە هەردووک حیزب پێکەوە هاوکاری بکەن و معلومات پێک بگۆڕنەوە جاچونکە لەو شوێنی کە پێک هاتین بناری داڵان پەڕ و لایەکی شەمزینان و ئەم لایەی ئێران بوو ناوماننا پەیمانی سێسنوور خۆشبەختانە ساڵانی دوایی کە کەمالی عەبدوڵڵاهی بە وێنەوە ئەو ڕاستی مێژوویەی ساخ کردەوە ئەمەش بۆ خۆی دیسان بەڵگەیشی ئەوەیە کە بیرکردنەوەی ژێکا بیرکردوێ بۆ لەسەر ئاسی هەموو کوردستان بەڵام هەستیان کرد ئەم کۆمەڵە زیای ناکەن ینی لەم قەبارە بچووکەی خۆیان بەرە ژوور ناڕۆن هەتا ئەوەی کە پیاوێکیان لەم ناوچەیە بینی بە ناوی قازی محەممەد پێشەوە قازی لە ڕێگەی کوچولخانەوە داوا لە ئیتحادی سۆڤێت دەکا کە ئێمە مەجموعە کەسانێکی لە ئەخشاری مختلفی کورد لە منتەقەی مقریان و بەشەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵاتیش و حیزبێکمان بەو ناوە تەشکیل داوە دەمانەوێ هاوکاریمان بکەن مەبەستەکەشمان ئەوەیە دەربازی بێ لە ڕژمی پاشایەتی ئێرانی دەربازی بێت لە ستەم و چۆسانەوەی دەسەڵاتدارانی ئێران دەربازی بێت لە ژێردەستەیی بەرەوسەر بە خۆی هەنگاو بنێت بگاتە قۆناغێک کە کوردی مافەکانی خۆی بگات لەنیکە بە زمانی کوردی بخوێنێت پۆشای کوردی لێوەر بکات کوردانە بکاتەوە هەنی ئەمەستەر لاو تاکیکودا چەقەرەی کردبوو و شانشینی گونشتەکانێت لە بەسەر شارەکانی مەهاباد بۆکان سەقز بۆکان سەردەش ئەمانێتیا بوو بڕێک بەدرەنگەوە جواب دەدرێتەوە بە جێگای دەگەن کە دەبێت لەخرەوە ئازەربایجانە ساق بێتەوە شتێکی لێ سازکەن و کوردستانیش لەو نێوەدا بەشێکی خودمختاری هەبێ رووس بە حکمی ئایدۆلۆژیا و سیاسەتەکەی خۆی ئەو زەمانە بۆ میلەتانی ژێردەستە و دواکەوتی وەکو کورد خودمختاری ویستوە لە چوارچێوە دەوڵەتانەیە کە بۆ نمونە کوردستانی بەسەردا بەشکراوە لەبەرەوە هەوڵی داوە زیاتر بۆ چوونی خواستنی خودمختاری لە ناو کوردەواریە بڵاو بکاتەوە جگە لەوە رووس بەڕاستی لەگەڵ یەکپارچەی خاشی ئێرانی شابووە چونکە ئێران بەشێکی سنوورەکانی باشووری یەشێتی سۆڤێتی و سەردەمەی پێکهێناوە لەبەرەوە حەزی نەکردووە جوڵانەوەیەک لەو ناوچەیە پەیدا بێ کە بێتەمایی مەترسی بۆ تێکدانی یەکپارچەی خاشی ئێران لەبەرەوە رووس ئەو جۆرە بیکردنەوە و ڕێبازەی کۆمەڵی ژێکافی بەدڵ نەبووە بەڵام وەختێک هەیئەتەکان دەچن وت و وێژ دەکەن و قسە دەکەن لە باکۆ دوو مەرحەلە لەوێ قازی محەممەد زۆر بەجددی وەڵامیان دەداتەوە دەڵێ ئێمە میلەتێکین فەرهەنگی خۆمان هەیە ڕسالەتی خۆمان هەیە خاکی خۆمان هەیە نیشتیمانی خۆمان هەیە هیچ پێویست ناکە ئەمە سەر بە ئازەربایجان بین ئێمە دەمانەوێت بۆ خۆمان شت بین بۆ خۆمان شتێکمان هەبێ بەڵام لەوێ پێشنیات هەم پێ دەکەن دەڵێ ئەو بەرنامەی کۆمەڵی ژەکاف هەیەتی ئەو بەرنمەیە لە دنیای ئەوڕۆدا بەتایبەتی کە ئێمە دەگەڵ متتەفقینی وەکو ئەمریکا و ئینگلیس هەین و ئەلان لە ئێرانداین ئەوە ناگونجێ دەبێ ئەنگۆ بەرنمەکەتان زۆر دیموکراتیکتر بکەن قازی محەممەد بیری کردەوە کە ئەگەر ئێمەش بێت و ئەم پارتر لەم بەرتەسکیەوە ناو بنینە پارتێکی دیموکراتی کە هەموو کەس بگرێتەوە ئەوە من لەو بڕوایم کە جێگەیەکی گەورەترمانە بێت ئەوانیش هاتنە سەر قەناعەتەکەی ئەو یەکەم دانیشتنیان لە مزگەوتێکە دەست پێ کرد چونکو لە بەرنامەی ژێکابدا باسی ئەقلیەتەکانی دانیشتووی کوردستان نەکراوە کوردستان کەلیمی تێدا بووە کوردستان ئازەربایجانی تێدا بووە کوردستان بە حکمیەوەی کە هەتا ئەو دەمی تابێ حکوومەتی تار بۆ پارتی تێدا بووە ئەرمەنی تێدا بووە
ئیشارە بەو جورانە نەکراوە بۆ دەبێت دیموکراتیکتر بکرێت مختەزێت پێشنهاد دەکەن کە نێوی ژێکاف بگۆڕێ و ببێتە حیزبێکی دیموکرات. هێمن لە پێشەکی دیوانەکەیدا بە نێوی تاریک و ڕوون دەڵێ دەستەیەک لە ڕووناکبیران و ئەندامانی کۆمەڵی ژێکاف هاتنە سەر ئەو بڕوایە کە جێبەجێکردنی بەرنامەی کۆمەڵە لە هەلومەرجی ئێستای جیهان و کوردستاندا ئیمکانی کەمە. بۆیە بەرنمەیەکی کورت و نوێیان کە لەگەڵ هەلومەرجی ئەو سەردەمیدا دەگونجا گەڵاڵە کرد و یەکەم کۆنگرەی حیزبی دموکراتی کوردستان لە شاری مەهاباد گیرا و پێشەوا قازی محەممەد کە ئەندامێکی سادەی کۆمەڵە بوو ناوی نهێنی بینایی بوو بە پێشەوای حیزب هەڵبژێردرا و سەرۆکی کۆمەڵە کە پیاوێکی زۆر تێکۆشەر و ئازا و پاک بوو لە کادری ڕابریدا نەما. پێشەوا قازی هەرچەندەرەن کاتوتێنەوە کۆمەڵی ژێکاف بەڵام بەرزەترین شخصیەتی فەرهەنگی سیاسی و کۆمەڵایەتی مەهاباد و منتەقەی مۆکریان بووە لە عینی حاڵدا بە حکمی ئەوەی کە پشتاوپشت چەند پشتیان قازی و قەزاوەتیان هەبووە خانەوادەیەکی سەرشناس و ناسراون چەند ڕۆژێک دواتر هەر لەلایەن کۆمەڵی ژێکافەوە لە حەقیقەتدا داوەت کراوە لە مەجموعەیەک ئەفراد لە ماکۆڕە هەتا نزیک سنە و ئەو منتەقە ئەوانە هەموو داوا دەکرێن بۆ شاری مەهاباد و لە شاری مەهاباد یەکەم کۆنگرەی ئەو حیزبە تازەیە بە 8 مادە بەرنامەوە دەگیرێت. لەو کۆنگرەیەدا هەم ڕێبەری حیزب کە پێشەوا قازی هەڵدەبژێرن و هەم کومیتەی ناوەندی هەڵدەبژێرن و هەم ئاڵوگۆڕێکی زۆر بەسەر بەرنامەی ژێکافدا دێ و بەسەر 8 مادەیە کەشدا دێ بە شێوەیە کە ئەو 8 مادەی حیزبی دیموکراتی کوردستان لە پەیڕەوی مسەوەبی کۆنگرە و پەسەندکراوی کۆنگرەی یەکەمدا دەبێتە 22 مادە. هەر بە حورمەتی کۆمەڵەی ژێکاف لە دواتردا ڕۆژی دامەزرانی کۆمەڵەی ژێکاف دەبێتە مەبنای دامەزرانی حیزبی دیموکراتی کوردستانیش. دیارە بوو ئەو سەردەمە کە ئەو هەلومەرجە بۆ کورد لەو ڕۆژهەڵاتی کوردستان ڕەخسا ئەمە بوو بە جێگای ئومێد و توروسکاییەک بۆ کوردی پارچەکانی تری کوردستان. ڕەنگە کوردی تورکیا لەو سەردەمەیە هەلومەرجەکەی زۆر سەخت بوو و بەڵام لە باشووری کوردستانە بە حکمی هاوسنووری لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان زەمینە خۆشتر بوو و لە لێرەشا لە باشووری کوردستان ئەزمونێکی سیاسی دەوڵەمەنی چەند ساڵێکی پێشتر هەبوو. هەمان کات هەر لەو دەور و زەمانەشە جوڵانەوەی بارزان هەبوو بە سەرۆکاتی مەلام سەفای بارزان. ئەو جوڵانەوەش لە ساڵی 1945 شکستی هێنا دێتن نەرەی موکریان بەژای لە کۆمار دەکات وەکرێ بە فەرماندەیەنجەکانی بارزانی ئەو بەخۆی و نزیک بە 2000 کەسەوە دێتە ناوچەی موکریان. ئەمانش کە چوونە دیوی ڕۆژهەڵات لە سەرەتایە وەکو پێویست بەرەو پیریان نەچوون بەڵام بە حکمی ئەوەی ژێکا بۆ خۆی و دواتریش حیزبی دیموکرات لێرە لقێکی هەبوو لە باشووری کوردستانە. ئەمانە دەوری زۆریان هەبوو لە ناساندنی ڕابەرانی جوڵانەوەی بارزان بە کاربەدەستانی ئەو سەردەمە لە ڕۆژهەڵاتە و چەندین ئەفسەری بەتوانای لەگەڵا بۆ سەوارزانانی لەو سەلوانە باس بکەن بکرابگەن حەوەزی من حاج ئەحمەد مصطفا خۆشناو منوری حەمەید تەها و هادی عەلیاغا محەممەد قورسی هەموو ئەمانە عەبدولعەزیز هەموو ئەوانە ئەفسەری دەرەجداری شۆڕشی بارزان بوون کوردی باشوور بوو لەگەڵ مستەفا بارزانی هاتووبوونە کۆماری کوردستان بەگریان لێ کرد. ئەمە بەڕاستی کۆماری جوانتر و گەورەتر کرد. هەمڕەشی خانەمانە بەخۆی و 350 قەز لە هێزەکانی بەغزادەکانی بانە و سەقز و سەردەشتەوە بناوچەکانی منتەقەی پێنجوێنەوە بەژای لە کۆمارە کردووە بەلێ جەنڕاڵی پێدراوە کرا فەرماندەی هێزەکانی بۆکان و منتیقا. ڕۆژی 26 سەرماوەزدا بەڕێو ڕسمێکی زۆر بەشکۆ ئاڕای کوردستان لە سەر شانی چەند جوانی زۆر ڕەشید کە دوایش لە کۆماردا نەخشیان هەبوو ئەوەی کە ئاڵاکەی لەسەر شانیە و لە چوارچێراڕە دێهێنێ بۆ ئەو ساختمانەی کە ئاڵاکەی لەسەر هەرکراوە بەخۆشەوە ئەو ساختمانی ئێستاش ماوە هیوادارم هەتا بمێنێ وەک ئاسارێکی مێژوویی کە بۆ یەکەم جار بە شێوەیە ڕسمی
بە حزوری پێشەوە بە حزوری جەمعێکی زۆر لە شخصیاتی ئەو دەمی بە حزوری مەلا مستەفای بارزانی و زۆر لە بڵێن شخصیاتی گەورەی ئەشاعری و تایفی لە هەموو منتەقەکان هاتوون بەردەریان کردووە. ئاڵای کوردستان لە سەربانی ئەنجومەنی بەڕێوەبەری ئەو دەمی حیزبی دیموکراتی کوردستان کە ئەنجومەنی ملیان پێکتووە دادەمەزرێ. ڕۆژی دوو ڕەبەندانێنی 36 ڕۆژ دواتر خەڵکەکە ئەوەندە فعال و تێکۆشەر بوون کە توانیان زەمینەی ئیعلامی کۆماری کوردستان فراهم بکەن. پێشەوا کە لە ماڵە خۆی ڕادێتە سان دەبینێ لەو عالەمەی کە ڕیز بوون لە شەقامەکاندا مامەغەنی خوچرەوی وەک شارەداری مابادێ خەڵک بەخێراتن دەکا. دوایی مەلاحسێنی مەژدی کە پارتر بوو بۆ وەزیری دادی کوردستان کۆماری کوردستان قازی محەممەد سوێن دەدا وەک ڕێی جەمهور سوێن دەخوا. دوایی پێشەوە دەست دەکا بە نوتقی ڕسمی ئیعلامی کۆمار دەفەرمێ هەتا ئێستا دوژمنان لە نێوماندا بوون نەیان دەهێش ئێمە ئیتفاقمان هەبێ. ئێستا کە دوژمنمان لە نێو نەماوە بەخۆشیەوە ئیعلامی سەربەستی کوردستان دەکەی کەلیمە لەوەی سەریحتر نابێ. بۆیە پێشەوە ئیعلامی کۆماری کوردستانی کردووە. من دوو تەوسیەم هەیە. یەک دەبێت دیقەت لەوەی بکەین کە ئێرانی بەدواوە نەبووە، کۆماری دیموکراتی کوردستان بووە. دوو لە نێو حکوومەتی پاشایەتیدا کۆماری وابەستە بە حکوومەتی پاشایەتی دانامەزرێ. بەحث و مناقەشە هەیە لەسەر دامەزرانی کابینەی کۆمار. پێشوا قاز محەممەد حەج بابەشە ڕاستپێرە و بەست دروستکردنی کابینەیەکی تازە حەج بابەشە قساتێکی ئاینی کۆمەڵایەتی ناسراوی ناوچەی هەمووکردانی ئێران بووە، کوردستانی ئێران خۆرەڵات بووە. کەساتێکی زۆر ناسراوانی کە ڕاستپێرەوە کابینەکە بەڕاستی لە شوێنی خۆیان بووە و ڕاستە دۆستی قاز محەممەد بووە، ڕاستە لە نزیک بۆ بەڵام ئیتر لە دەور بشتی خۆی لەم باشتر نبینیوە کە ئەم کابینە پێک بهێنێ بەڕاستی بەحکومی کۆمەڵە پێوە دیارە پێی کۆمەڵایەتی پێکی ئاینی پێکەی ئابووری دیستانەوە سەماری ئەوە تەمەنی ئەو ئەویش دێت لە کەسایەتی ناسراوەکانی ناوچەی هەمووکردان وەزارە دروست دەکات. بكلام عزيم خدا بنشتمان بشرافتي ملتي كرد بآلاي مقدسي كردستان سوين دخوم كتا آخر هناسي جيانمو رجاني آخر تنوكي خوينم بجيان وبمال لري راقرتني سر بخوي وبرس كردنوي آلاي كردستان دا تيكوشمو نسبت برئيسي جمهوري كردستانو يكيتي كرد مطيع وفادار بم غير بيبهر ما وقومي كردبان عيش كان داني توبي زمان داري كردهو دايا تاركي وقدر وابخن نقشي أكاداري جيان وابخن نقشي أكاداري جيان لازم يكون مردوا لازم يكون مردوا كرد زندوا قناني آلا كمان